هر جایی که الوهرما کردستانی ام بچین دبینین مرگک جوان یا پیک و جیان الویره هیا نهاجی ام ناوا گرکا شورش داینه گرکه که اش هفلیرا پایتخت ناوا وی گرکه دا مسلمان و مسیحی بهفراد جین جیان گلک خوش جیان گلک آسایی بهفرا گذرد کن لورا مدویتن ام وردکاریت وی پیک و جیانی بزانین که او چوا بحثا وی پیک و جیانیت کن و چوا دربرین اش وی پیک و جیانیت کن اوات ناف بروان دا هی بدرجاهیا 50 سالین بوری دا بفرمون دا پیک و بینر بین گرکا شورش ایکش گرکین هفلیرا پایتخت اف گرکا مسلمان و مسیحی تیدا جیانه گذرد کن مزگفت و کنیسل تنشت ایکن مالین مسلمان و مسیحیان جیک ناهن جدا کرن اف پیک و جیانات ناف برا پیکات و لاین جدا جدا سیمای گلک جوان و نایاب ادبخشیت هرما کردستانی همو هفنشتیمانی کردستانی و همو تاک کرد التوایا جیهانه شانازیه اب هبونا کشه پیک و جیانه الهرما کردستانیت کد برنامه پیک و جیان جی هرتم تکزه البردوامی و گشه پیدان و چسپاندنا پرانسیپین پیک و جیانه ات منتالیتیا نفش داهاتی داد کد الدسپیکا گرکا شورش کومک الدان عمرن اوی گرکب حفرا دانشتبون صحبت وان ات گرمو گربون مجی وک برنامه پیک و جیان خاست بحث الروشا پیک و جیانا گرکا شورش بکن اتناف برا مسلمان و مسیحیان دا ماموستا عبدالله هند پیوین خوش و باش اشمارا پیشکش کرن مام عبدالله بله جناب چند سال لم گرکا اجی امن والله لا حفتاوه تايستا لحفتا و تائستا بيشتريش هلا ولادتهم هولينا يعني بيشي صالي حفتا كان مسيحية كان هاتين ليرة أكنجي بوينا لشيست وياك هات نيرة بلي يعني كواتا جنابت أو دمك يقلك زورة بيكا وأجين أو بيكا وأجيانا تشومبو زور باش عاجز نبوينا تايستا بلي اري والله يعني شون معاملة لقليك كان شون لقليك در أتشن شون لقليك سلام لك دك حواليك دبرسين تازية بي دسينة تازية اوان دينا تازية من خوش بن دسينة كنيان اوان دينا كنمان بلي جيراني نعمل كوران شينا راستا يعني جنابتان چند دلخوشن بونو منا جنابت حاجي أهلي مزقوتي دي ودچيبو وكو من عباداتي خوي لهمان كادا جيراني تو مسيحينا بله يعني جنابت چه هستك لو درست ده بتنكاتي ام بيكا وجيانا ابي لنا او غركدا رازينا مليان بلي زور بما خوش جيرانتي مسيحية كان خوشة خوش بوچي لبرسي زرري اني هيت یولیوس ماموستایک خانه نشین و خودی ازمونک دیر و دریجت بیاوه پرورده دا. چندین سالان ماموستای قطاب خانه کی بویه که پرانیاوان ماموستای و قطابیان مسلمان بون. پرانیا جیانا خو گرکا شورش بورندیه. بو برنامه پیک و جیان بحثا دروزبونا گرکا شورش کتو هاتنا مسیحیان جبو اوی گرکه. بحثا چوانیا پیک و جیانت کت اتنیف برا مسلمان و مسیحیان دا. شورشی کرد دستی پیک شورشی ایلول دستی پیکر بو الشر بيني حكومته بيني بيش مرقة بلي وجاء يعني هلاتي لو هلاتي طبعا مش مقاومة ما انكرت اما لقل جيش مقاومة ما انكر شر ما انكرت سلاح ما بيبو مش بس تبو حكومة قوتي هنا اما مجبور من ديما يا سلطان خاصة المنطقة حرير قلنا كان يا سلطان بلي وجهاتنا هاتنا هولير قرق الشورش لا شورش نبو يكم شورش تشولبو تخاني تشلي نبو بلي هاتنا طيراوي ومحل العرب ليه دانشين حتى او ادمان كري بلي دست ما بيك بعر كرين يا كم جاره مدرسه مالبون لا باشا يواش دستيان بيك خاني كرد دوس كردن وهاتي اما نزيكي 50 صاله ايوا لقل يكتر اجين او بيك وجيانا شونه بتشي وازيك بويا با يعني زور بريز وباحترام وب بابرين بيكا وجيانا تخوش بله جنابتان ما مستابون بله لو قركه لا يك لمدرسه كان لو قركه بله
ئەو کات تا ئێستا چون ئەو مامۆستاتیتان بەڕێ کرد بە چ چاوێک تەماشای مسلمانەکان و مەسیحیەکانت دەکرد هەروەها مامۆستاکانی مسلمان لەگەڵ جەنابەت بوون ئەو پێکەوە ژیانە چوون بوو بەڕێز و بە احترام و بە قەدرگرتن لە بۆ یەکتر خۆشەویستی بینی ما زۆر هەبوو بەڵێ يعني محاولم دەکرد دائما هەمیشە يعني بەجددی ئیشی خۆم جێبەجێ بکەم و چم هەیە پێم بکرێ بدەمە قوتابیەکان دەشتی گەڕک نشینێ شۆڕشە مسلمانە دبێژیت پێکڤێژیان ناوبەرا مە و مەسیحیên شۆڕش ئەت ئاستەکێدایە تەنانەت هەند جار بێ دەرگەه قوتان ئەچینە ماڵێن هەفتوو جیرانê min ê mesîحî dema seferê diketin hemû mala xwe dikete emanet ildef me wek mitmane û bawerî birayên musilman والله ئەمە چ بدایان لێ بکەنە هیچ فەرقمان نییە خاچەن لەگەر مەسیحیەکان هەیەک عایرینە نەخۆشی سەردانیەک و ئەو تشتانە لامان احتیادیە ئەمە نەخۆش دەبین سەرمان نایشی ئەوان دێنەکنمان ئەمە شەوەتە دەستینەکنیان خوا دێتە خەستەخانەی چەند جار دێتە خەستەخانەی یەکمان خۆش دەبین دوو ڕۆژ داخل دەبین هەر دوو ڕۆژان سەردان دەکات و دێتەوە کو بەمای برای خۆمان دەستنەمای برای خۆمان لە دەرکەی نادەین دەستنە ژۆرێ لەگەوان شەروانە یعنی هیچ محتاجەکمان هەبێت هەر شتێکمان هەبی بەبێم نەت دەچین ئەو شەرعی لە دەرکەی دەی بچ بەس دەبین زاویە لەمە دەزانین لە ماری نیان لێکوانە بەخوای بە خۆمان دەرکەمان کردەوە چوینە عەوشە berif mala endaziyar ebris çûn dergehê wî me quta daku bînînet axiftinê da sebaret pêkvejiyana navbera kolana wan dal gereka şoreş wî jî eb şêwazek berz û bilind behsa ew ê viyan û rêzgirtinê kir ewat navbera wan da hey balkêşa li ser behayên pêkvejiyanê li ser zarê wî hat wirjandin her wisa amaje da durustkirina kenîsê li gereka şoreş û giyanê hevkariyê navbera wan û musilmanan da پێکەوەژیان ئەمە لێرە تقریبان لە ساڵی 1992 ئەمە لەو دەڕەکەیدا دەنیشین بەڵێ یعنی هیچ جیاوازیەت فەرق و جیازێت وانە بینمە هەموو من پێکەوە بۆچی برا ینی چمان نەدیتێ ینی ئەوان محتاج دەبن ئەمە محتاج دەبین بە یەک چاو بە یەک دەست بە یەک دڵ پێکەوە ئەمە ئیش دەکەین کاتی جەنابەت لە ناو گەڕەکێکی ئاوابی لەم لا مسلمانن لەم لا مسلمانن مسلمانە جەنابەت هەستێکی چۆنت هەیە ئەمە با نمەرت لۆ بلێ بەڵێ ئەمێ سەروەختت برام تووشی نەخۆشیێت بوو لە ماڵێ هەتا ئەمن خۆم گۆڕی بی بەمە مستەشفای ئەو جیرانانە هاتن سواری سیارەیان کرد بردیان لە مستەشفای ئەوە شتێکی زۆر ینی زیاتر لەوە هەیە ینی ئەمە زۆر زەربەجێ دێ لەم ماڵەکەم ئەوان حراسەتی دەکەن ینی هەر حەس ناکەم قەت ئەو ماڵە چۆلە باش یعنی ئەمە جیرانەکانمان هیچ لەیم لێنینە زۆر 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 مەمنونیانش یعنی ئەمە شتمان دێ سەروەختێک ئاو نەبوو ئەمە ئاومان دەهات بە ڕەحمەتی داکەم سۆندەی ئاوی دەردەهینە لێرە دەرێ ئەو جیرانە هەموو دەهان دەیان برد ینی فەرق و جیاوازێک توانێت جێژنان دێن جێژنان دەچین شتێک بقۆمەسەوی ڕۆژێ ئەو ماڵە جێران تۆرەکەی نەخۆش بە مەسەشت سەرداماندا چوینەکەنیان دڵماندا ینی چ ئەوهانیە یانی باشە کە جەنابتان سەردانی یەکتر ئەکەن وەکو سەردانی کۆمەڵاتی بەێ باس و سوعبەتتان لەسەر چییە ئێوە جارجار باسی ئەوەکەن کە ئەو ئازادیەتان هەبی هەر یەک دەربڕین لە دینی خۆی بکات بڵێ دینی باوەڕکەشتیوە باس ناکەین باوەڕشتی ینی وەک بلێ ڕۆژانە چ هەیە ینی چ فەرق و جیاوازیەک نییە ئەم پێکەوە ژیانە هەڵقۆڵاوی چ شتێکە بە بوو چۆنی جەنابەت یەکەم شت دەگەڕێ لە بۆ ینی دڵسافی هەموو چینەکانی کوردستان ینی چ کورد چ مەسیحی ینی ئەمن بە لۆت باسکەم ئەمە کە 63 قەومە ئەمە هەڵاتین لە دوودەکامە لەبەر ئەحداسەکانی شۆڕش یەکەم جار هاتیینە گەڕەکی عەرەبە باشە خانێکمان بە ئەو نمەرت لۆ دەینم خانێکمان بە کرێگرت هەنجینە دەستی پێکرد دوودەکانی مەی حەریر و باتاس حکوومەت هەنجینە عەلەس مساعدەی پێشمەرگەیان دەرتە حکوومەت
هەموو دەریانیت لەسەر ماڵ و ملکی خۆیان ئەو زە دەهاتنە ئێرە ئەمە لێرە ئەمە خزم کەسمە دەهاتنە کردمەڵە مالیمە دەنووسن جیرانەکانمان کە دیتیان هەشتم بە بیرم دێ هاوین بوو جیرانەکان باسی چه ساڵێکە 63 64 ئەوها جیرانەکانمان کە دیتیان ئەوە میێوانمان لە زۆرە تەماشای سەربانیان کرد دیتیان زۆر زەنجی لە سەربان دەنووسین هاوینە زۆر نوین و جێیان ڕاخاندیا لە بۆ نووسن گوتێن ئەوە چییە چقەمەتە حاڵ و مەسەل ئەو هاە بەخۆیان هینایان سەریر یا تەخۆشتیان هینا گوتیان ها ئەمەش هەتا ئەگە نیتن ئەوانە ینی هەتا بنون لەسەر ئەو شتان ینی بزانە لە هەنجی نێوە بەڵێ باشە لە هەنجی نێوە لێرەش ئەمە ئەوە کەنیسە لێرەیە یعنی ئەمەوەچی کەنیسەکەمان دروست کرد ئەوەش با زۆر وەچی کەنیسەکەمان دەمویست ئەم پرسیارە لە جەنابەت بکەم یعنی چیرۆکی ئەمە چۆن بوو کە ئێوە بڕیارتاندا کەنیسەیەک دروست بکەن لەم گەڕەکە ئەمە چۆن بوو لێرە چۆل بوو ئەم کە باسم کرد لێرە چۆل بوو شەستەکان کە ئەمە بڕک ینی لە دوندەکانمان هەڵستان هەمومان هاتی بەخۆ دەزانی هەر ملەتێک دەیەوێت لە شوێنە پێکەوە بژی هەموو خزم و کەس پێکەوە ئەمە هاتین هەمومان عاردمان کردی لەو شۆڕشە هەنجینش عاردەکەمان کردی لە بۆ کەنیسە هەنجینە دوایە ڕۆژ چوو ڕۆژات عالم زۆر بوو لێرە هەشتاکان دەستمان پێ کرد بە بینای ئەو کەنیسە هەنجینە داوامان کرد لە حکوومەت کە حکوومەتی بەغدا بوو مستعدەمان کە پارەی نەدە لەمە ئەوان نەزڕەچی دی تەماشەمەیان کرد ئەوان کە دیتیان ئەمە لە سەری هاتی یعنی کانەمە ئەمە کە لێمان قاوکاری پێشمەرگەتان ئەمە چمان کرد وەچی بلێ پارەمان خرت لە ملت هەنجینش دەلێک مەمنوع بوو خەتەر بوو بەس موسڵمان هەبوو کە دەیزانی ئەمە کەنیسەی دروست دەکەین دەهات پارەی دەدا مەشینەی ئەم هەتیشتم بێدە خەباتە تازە هاتە بۆ خەباتە مرکزی کابراەک پەخشی لەسەر حیسابی خۆی چیمان تۆ مشتەوانی بەنایەکان ئەغلبی موسڵمان بوون ینی بە پەخش دەهاتن ینی بە بێ مقابل زۆر بەڕێزین لەگەر یەک و سەردانی یەکدی دەکەین جێژنانە یەکدی دەکەین ئەمە نەخۆش بوومە چەندی کاکە پریسات تەکنە من نییە سەری لێدایمەوە گوها پێویستێک هەر شتەکەت هەیە نییە لۆ جێبەجێ بکەم عین برازایەکانم نییە عین نەخۆش بووینە عینە هاتیە سەری لێداینەوە هاتچووی کردینەوە مەمنونیمە و زۆر سپاس و براگەورەشمانە یعنی براگەورەمەیە کاکە پریز لەو کۆرانێ براگەورێمەیە شهید مەلا عەبدوڵڵا پەلپیتانی مەلایەک کوردپەروەر و خودی هەزرێک بەرفرە بوو گوتاربێژ بوو مزگەفتا سپی الگەڕەکە شۆڕەش هەموو دەما ئەد گوتارên خۆدا باڵت کێشا سەر مژارا پێکڤێژیانێ تەنانەت گوتنەک هەرجار دووبارەت کرد ئەت ناوا گوتارên خۆدا و دگوت مەسیحی خوشک و برایên منە پێتڤیە ڕێس ئلوان بەهێدگرتن وەک خوشک و برا دکتور سعدەدین کوڕێ شەهید مەلا عەبدوڵڵا تێزên babê xwe il dor mijara pêkvejiyanê înand axiftinê da got dema biba ser sala dayikbûna Îsa silaf li ser bin çi car ed gutarên xwe da babetên wesa netwirujandin ku bibîte cihê nerehetiya birayên mesîhî ev hukmê wê çendê ku hind malên mesîhiyan el çan û rexên mizgeftê hebûn heye جەنابی بابم شەهید مەلا عەبدوڵڵا پەلپیتانی ئەتوانم برێم ئەو هەوێنێکی پێکەوەژیان بوو لێرکوانە لە زۆر جانیبی ئیجتیماعی زۆر ئیجتیماعین بەبرە مەسیحیەکان دەدا ئەوە دەتوانم برێم دووسێ نمونەتان لە بوون بینمەوە دووسێ نەمودەستان لە بینمەوە لەسەرەوە مەوزوعی لێرە ئەمە ئەو برادرانەی کە زمانی بابم کە مەسیحی بوون لە منطقی ئێستاش هەر ئەو برادرایەتی ئەو ڕەفاقەت و ئەو عیلاقاتەمان نەمانمایە لە تازیەکردنی یەکدێگەروانی یەکەچیان لێ بمریان ئەمە یەکێکمان لێ بمری ئەمە هاتوچوو یەکدی دەکەین ینی سەردانی یەکدی دەکەین لە نەخۆشی ئەوان دێنە لایمە باش شتێکت لۆ بیشۆرمەوە ینی بە ژنەک هات جارەکی لە دەرکەیدا هات گوتی مامۆستا بە بابمی گوتی خێرت دەگاتێ ئەوە مێردەکەم نەخۆشە ئەگە لە خوتبەی دوعای لە بۆ بکەیت ئابزانە وەڵا دوو جاران هات بابمیش گوتی بە سەرچاوم دوعای لە بۆ دەکەم
هاد دعای لۆ کرد لە ژنەکە مەسیحی بوو، ژنەکە مەسیحی بوو، عائیلەکە مەسیحی نەماریان لەو کۆرانانەیە ئەو کەنیسە لەگەر مزگەفتی خۆمان ئەمە نێزیکن لێک هەر سێ فەرعیش مەسیحی بابم دوعای لە بۆ کرد، دوایە هاتەوە زۆر مەمنون بوو، گوتی مامۆستا لەخوای بەزیادبی ئەوە پیاوەکەم چابەوە بە دوعای جەنابتان، ئەنی حتا تعاویش لەکنەمە بەو نوع دەرەجەیە. تەسەور بکە هەموو جارێ بابم ئەگەر ئەو زەمانەی کە ئاو نەبوو ئاو نەبوو دەرکەی مزگەفتی لە بۆ کردنەوە گوتی وەرن ئاوێ ببن جوانە. ئەگەر ئەمە بکەینێت تەئسیلێکی شەرعی بوو، نمونە کەسێکی وەکو جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵا، یعنی لەسەر چ بنەمایەک چ جار باسی نەدەکرد لەسەر چ بنەمایەکی ئاینی ئەم هەڵوێستە جوانانە هەبووە بەرامبەر کەسێکی تر مەسەلەن کە لەسەر غێر دیانەتە. لەسەر غێر دیانەتە ئەو تەئسیلە هەموو جارێ ئەگەر بابم ینی زیاتر تەوضیحی ئیشەکەت لە بۆ بکەم، ئەگەر حیوانمان بکوشت باوە لە مارێ قوربانیمان بکرد بە مامۆستا یۆنان مەسیحی بوو لەگەرەمە ئەگەم گایەکمان بکوشت باوە مامۆستا یۆنانیش مەسیحی بوو، دوو گای دەکوشتەوە با میشەوە ڕانەی جودا دەکرد دەگو ئەو لە بۆ مەسیحیەکان بنێرن لە بۆیان مار بە مار دەگەڕین لە بۆوانمان دەنار ئەوانیش لە بۆمەیان دەناردەوە. ئەو تەئسیلە شەرعیەکە جەنابەت بەحسی دەکەی وەفدێک لە مەسیحیان هاتنە خزمەت پێغەمبەری صلی الله عليه وسلم، دایم بابمە و قسەی دەیشێڕاوە، هاتنە خزمەت پێغەمبەری صلی الله عليه وسلم لە نەجران هاتبوون، پێیان دەگوترا نەساڕای نەجران، هاتن وەختی نوێژی عەسرێ بوو، هاتنە ناو مزگەفتێ هاتنە خزمەت پێغەمبەری صلی الله عليه وسلم بە سەلامی خۆیان تەحیەتی خۆیان سەلامیان کرد، پێغەمبەر جوابی دانەوە کە پێغەمبەر نوێژەکەی تەواو کرد، گوتیانە پێغەمبەری ڕوخسەت هەیە ئەمەش نوێژێ بکەین، پێغەمبەریش گوتی فەرموو نوێژێ بکەن. جەماعەتەکەی لە تەورێ پشتی پێغەمبەری سەحابەکان گوتیان لە ناو مزگەفتێ نوێژێ بکەن، گوتی بە شێواز و بیر و باوەری خۆیان با نوێژی خۆیان یعنی نوێژی مەسیحیەت با ناو مزگەفتێ بکەن. لە پێش چاوی پێغەمبەری نوێژیان کرد، پێغەمبەر گوتی بەس گوتی ئەمە پێما خۆشە عەهدێک لە مابەینمان هەبی، بزانە عەهدەکەیان نووسی. عەهدەکە چ بوو؟ عەهدەکە ئەوە بوو دەبی هەر ئەسقوفەک بە ئەسقوفاتی خۆی ئیشی خۆی بکاتن، هەر مەترانێک ئیشی خۆی بکاتن، ولا تعطلوا مشاعرهم، نابێت تعطیلی مەشاعریان بکەی و کەنیسەیان قەپات بکرێتن، ئەو لە مابەینی پێغەمبەر لە مابەینی مەسیحیەکان تەوقیع کرا. و ئەگەر هاتوو کەنیسەکانیان پێویستی بە تەرمیم بوو بە تعمیرکردنەوە بڕوخات دەبی لە بەیت المالی موسڵمانان لە بۆیان تعمیر بکرێتەوە. بزانە لێرەش ئەوە ئیتیمامی پێغەمبەری بووە بە مەسیحیە. باشە دکتۆری بەڕێز، برا مەسیحیەکان ئاماژە بەوەدا گوتی کاتی ئێمە کەنیسەمان دروست کرد لێرە، برا موسڵمانەکانیش هاوکاربوون لەگەڵ ئێمە لە ڕووی مادی و معنەوی. ئەمە چ دەگەینیتن؟ ئەوەی دەگەینی ئەوە لێرکوانە حەسەب ئەو ئەشخاصانێک کە لە دەورا پشتی مزگەفتێنە نارێم، ینی ئەو شخصانە ئەوانەی کە بارزن دەوری خۆیان دەبینین لەوەی ئاەت تەعایشێکی دروست دەکەن لە مابەینی موسڵمانەکان و لە مابەینی مەسیحیەکان کە داوای دەکەن. تەسەوور بکە من حادثە کرد لە بۆ بژێڕمەوە، لە حادثەکەی ئەوە بوو پێشان تەقە دەکرا شەوی جێژنان و شتی ئەوهان، گولیان بە ئەوەی وەنابوو بە سەلیبەکەی سەر کەنیسەی هاتنە خزمەت بابم، گوتیانەوە شتێکی ئەوها بووە، بام گوت نابیشتی وها ببی، لە خوتبەی ئیدانەی ئیشەکەی کرد، گوتی کو دەبی یعنی ئەوانە برا مەسیحینە کو دەبی ئەو ئیشە بکرێتن و گولەی ئەنگ و باوێنە. کاتی گوتار خوێندن مامۆستا مەلا عەبدوڵڵا چجار ئاماژە بەو مژاری پێکەوە ژیانە دەدا؟ تەمامەن هەموو ئەغلەبەن جار ئەوها لە سەرساران لە سەرساران کە بەحسی حەزرەتی عیسای دەکرد قەت ئیطلاقاً شتێکی ئەوهای نەدەکرد، یعنی قسەی ئەوهای نەدەگوت کە ئەوانە دریان پێ عاجز ببیتن. تو وەکو کوڕی مامۆستا مەلا عەبدوڵڵا هەمان ڕێچکە دەگریە بەر لەسەر پێکەوە ژیان چی دەکەیت و پێکەوە ژیان ئێستا؟ ئەمن ئێستا عیلاقەکەم بە قووەت کردیە کە باست کرد، فراوانتر بووە، فراوانترم کردیە. دکتور هاوکار گەنجێک قسەزان و شەهرەزا ئەدبیاوێ سوسیۆلۆجیدا gelek ابتێر و تەسەل بەحەس الپەرانسیپ و گرنگیا پێکڤەژیانێ کرد. بەحەس ڕۆلێ شەهید فەڕەنس و حەریری کرد کۆ ئەوژی دەمەکێل گەڕەکە شۆڕەش ژیان گۆزەر کردیە و هەند هەلوێستên wî jî hatin pejrandin weke karakterek xwedî helwêstên camêrane edbiyavê mirovdostî û pêkvejiyan itnêvbera pêkhatên ayînî û neteweyî û mezhebî il Herêma Kurdistanê. ئێمە بڕوامان بە فرەحزبی هەیە، بڕوامان بە ئازادی ڕادەڕبرین هەیە، بڕوامان بە فرەنەتەوەیی هەیە،
بەڵوامان بەفرە ئاینیش هەیە. ئەو بێکەوژانێکی ئێستا تەمان کەتیدا دەژین هەمووی درێژکە ئەو بێکەوژانێکە لە پێشتردا هەبووە. یعنی ئەمە تقریبان سێ مێژووی بێکەوژیانمان هەیە، مێژووی بێکەوژانی کۆنمان هەیە، ئەو فترەی پێش ئێستامان هەیە و ئێستاشمان هەیە. ئەوەی کە گرینگە مەسەن زۆر جەخت لەسەر بکەینەوە ئەوەی پێشترە کە مامۆستایان پێشتر باسییان کرد، بەڵام ئەوەی کە لە قۆناغی نوێ ئێستادا درێژکراوە ئەو پێشکەوتنە ئەو پێکەوژیانە بکە لە ماوەی 20 ساڵ پێش ئێستا کە هەبوو بە تایبەتی ڕۆلی لە هەولێر کێمە باسی هەولێر دەکەن ڕۆلی فەرەنسا و هەریری و پەیوەندیەکانی لەگەڵ مامۆستایانی ئاینی و بە تایبەتی لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا زۆر دیار و کاریگەر بووە، بە تایبەتی کەەوەی لە سەری باز دەکرێت لەو موقیفانێکە باز دەکرێت لەو کاتێککە پارێزگاری هەولێر بووە لەو کاتانێکە لە بواری سیاسی بووە لە خەباتدا بووە باز دەکرێت. بۆ نمونە باسی پشگیریانە کە ئەو عیلاقات و پەیوەندیکە لەگەڵ مامۆستا عەبدوڵڵای هەبوو مەسەن زۆر جار بە لە کاتی بە تایبەتی لە ڕەمەزانان ئفتاری کردوەوە بۆ برا مسلمانەکان و مامۆستایانی ئاینی دیکەشی هینای بەشداری پێکردنە تەنانەت لە شۆڕشیشدا پەیوەندیەکی باشێ بۆ لەگەڵ مامۆستایانی ئاینی و هەروەها زۆر جار هەتا ئەو کێشە و مشاکلانی هەبووە هی مزگەوتەکان مەسەن بۆ خۆی خاوەنداریەتی کردووە، یعنی زۆر یەک دوو بابەتەیە کە باز دەکرێت من گوێم لێ بووە کە باز دەکرێت مەسەن لە یەکێک لە مزگەوتەکان کێشەی مۆلیدە دروست دەبێت مۆلیدەیەک نامینێتن مەسەن ئەو دێ بەجواب دێت چۆن دەبێت مۆلیدەی مزگەوت ببردرێ فاوانە هەمووی نیشانەی ئەوە بکە لە کوردستان بە تایبەتی ئەوەی کە لەگەڵ ئەو ژینگە و ئەو ڕۆحیەتی کوردستانەدا داژیا بێ جۆرێک هەردەم هەستی کردووە کە لازمی و پێویستێکی گرینگیە بۆ مەسەلەی بێکۆژیان و هەروەها ئەوەش بە ڕەفتار بەکردار بە قسە بە هەمووی ڕێکدانەوەی داوەتەوە و چ لەلایەن خۆمان وەکو مسلمانەوە چ لەلایەن برا مەسیحیەکانیشمان ئەوە هەبووە لە مێژووی ئەویش درێژکراوی مێژووی کۆنترە بە تایبەتی کە ئەوەی کە شۆڕژێرانی کورد مەسەن زۆر دەختیان لە سەردەمی عەبدولسەلام بارزانی مەسەن ئەگە باسی موقیفەکانی بکەین لە منتیقەی بارزان و هەروەها لە منتیقەی دەشتی هەولێر بە تایبەتی خەڵکی دیکە کە تێدا ژیاوە و هەروەها بێکەوژیانێک کە لەسەر یەک بە جواب هاتن بە تایبەتی ئەگەر تو ئێستا بەشێکی فۆلکلۆری کوردی کە پێوەستە بە لاوک و حەیران مەسەڵەن تەماشا دەکەی زۆر چیرۆکی مەسەلەی بێکەوژیانی تێدا لەسەر یەک بە جواب هاتن تێدا بووە. دەمام هاتینەت ناوا vêgerekê û me rewşa pêkvejiyanê li vê deverê me dîtî rêzgirtina gelek ciwan viyanek gelek zûr et navbera musilman û mesîhiyan da li vê re heye. Tenanet gelek şwan amaje dawê çendê ku ez demalmala xwe derçim pêtivînanke dergehê xwe jî bigirim çunke min mitmaneke hindemezin birayê xwe musilman heye an birayê xwe mesîhî heye. Li vê re em dîne dumaya vê xelekê û zûr spas bi hewên berês کەوا بینەریامەکی دی هیڤیامە ئەوە پێکڤەژیان زێدەتر و باشتر ببیتن ئەت ناوە هەرێما کوردستانی و تەوایە جیهانی.